الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. شلون بيانی بەڕێز سەلاو میهرەبانی خوای پەروەردگار بڕژێت بەسەر هەمولایەکدا، خوای پەروەردگار خێر و خۆشی بەسەر هەمولایەکدا بڕژێنێت، دڵ و دەرونی هەمولایەک ئاسوودەکات لە دنیا و دوا ڕۆژ. خوای پەروەردگار بەختەوەری و خۆشی دنیا بەخشێت بەسەر هەمولایەک و ئەمان لێ بکات ئەوە بەکاربهێنین بۆ بەدەستهێنانی بەختەوەریەکی هەمیشەیی کە بریتیە لە باشتی خوای پەروەردگار. خوای گەورە بەنسیب هەمولایەکمانی کات و ئەسمانی لێ بێبەش نەکات یا ڕەب. بمبورن ئەگەر مۆبایلەکە ساڵت بکەم باش. بەڕێزان، ئەو بابەتەی کە دەستنیشان کراوە و لە عنوانەکەیەوە بینیوتانە کە باس لە زمان دەکات و زمانیش وەکو شمشێرێک، وەکو بەڕەرێک، وەکو چەقۆیەکی دووسەر یان دوولا کە لە هەر دوولاوە زیانت پێدەگەێنێت یان دەتوانیت لایەنی باش و خراپەکەی بەراورد بکەی و بزانی چۆن بەکاری دەهێنی. وەکو چۆن لە عنوانەکەدا هاتووە، زمان شمشێرێکی دووسەرە، دوولایە. ئینسانی موسڵمان دەتوانێت بەلا باشەکەی بەکاری بێنێت و کەسێکیش پەنا بەخوای گەورە نەیەوێت ئەوە بەکاری بێنێت، لەوانەیە هەوڵ بدات بە شێوازێکی خراپ بەکاری بێنێت. جارێمە لە بیرمان نەچێت زمان یەکێکە لەو نیعمەتانەی خوای پەروەردگار کە بەسەرمانەوەیە، لەو نیعمەتانەی کەوە لە ژمارە نایەن، بۆی کەوە خوای پەروەردگار فەرمووی وەئەن تەعودوا نیعمەت الله لا تحصوها. ئەگەر ئێوە بتانەوە نیعمەتەکانی خوای پەروەردگار بژمێرن، ئەوە ئەو نیعمەتانە لە ژمارە نایەن، لا تحصوها، پێتان ناژمێرترێت. دەی لەکوێوە دەست پێ بکەین؟ ئێستا ئێمە بمانەوێت نیعمەتەکانی خوای گەورە کە بەسەرمانەوەی بیژمێرین، لەکوێوە دەست پێ بکەین؟ لە چ جێگایەکەوە یان چ شوێنێک خاڵی دەستپێکردنمان بێت و لەکوێ دەتوانین کۆتایی بەو نیعمەتانە بهێنین و بڵێین ئەمە تەواو نیعمەتەکان کۆتاییان هات؟ بێگومان نیعمەتەکانی خوای پەروەردگار کە لە ژمارە نێن، کەواتە لە کۆتایی نایەن. ئەجا ئینسانی موسڵمان هەر نیعمەتێک کە بەسەریەوەیەتی نابێت بە لێهاتوویی و زیرەکی خۆی بیزانێت، بەڵکو پێویستە لەسەری بە نیعمەتێک لە نیعمەتەکانی خوای گەورەی بزانێت و بە بەخششی خوای گەورەی بزانێت کە بەسەریدا کردوێتی. چونکە وما بكم من نعمة فمن الله، هیچ نیعمەتێک نییە ئیلا لەلایەن خوای پەروەردگارەوە بەخشراوە پێمان. جاکە وەکو وتم لەکوێوە دەست پێ بکەین؟ وفي أنفسكم، خوای گەورە دەفەرمێت نەفسی خۆتانەوە. ئەمەگەر لە نەفسی خۆمان دەست پێ بکەین، ئەفەلا تبصرون، بۆ سیر ناکەن، با ئێمە سیرکەین بەس لە نەفسی خۆمان، لە خودی خۆمان، لە سەرمانەوە تا دەگاتە نینۆکی قاچەکانمان. ماشە لە ڕووتان بیری لێ بکەینەوە بزانین ئەم هەموو نیعمەتە هەر لە جەستەی خۆماندا، جارە دوور نەکەوتوینێتەوە، جارە دوور نەکەوتوینێتەوە. ئێمە یەک لەو شتانەی کە لە ڕووی شەرعیەوە لە سەرمانە کە ئەنجامی بدەین و لە سنەنی فیتڕەیە، بریتیە لە کردنی نینۆک، نینۆک قرتاندن، نینۆکردن. جا هەفتەی جارێکە، 10 ڕۆژ جارێکە، 20 ڕۆژ جارێکە، نابێت لە چل تێپەڕێت. و باشترین شێوەیەکەوە هەر کاتێک پێویستی بوو بکرێت. لەوانەیە کەسێک گەشەی نینۆکی خێرا بێت، هەفتەی جارێک، 10 ڕۆژ جارێک، زیاتر بۆی بە ئینسان بپاک و خاوێنی بمێنێتەوە. جا سیرکەن، جاری وا هەیە ئەم قرتان نینۆکە تەوان نیعمەتێکە کە تۆ لی دەکەی و پاک و خاوێنی بۆ دەست دەکەوێت. ئەجا جاری وا هەیە دەمی نینۆکەرەکەیە، نینۆک بڕەکە، بەوەی کە نینۆکە دەکەی هەر کەسە بە شتێک لەوانەیە بیکات، جاری وا هەیە کەمێک لەو نینۆکەی کە فڕی دەدەی لی دەکەیەوە، جاری وایە کەمێک لەو
پێستە دەگرێت کە لە ژێرنینەوەکەیە کەمێک زۆر نا یعنی ناگاتەوەی کە خوێنی لێبێت جاری وایە تۆ 3 ڕۆژ ناتوانی بۆ نمونە مەسەڵەن خوێ بەکاربێنی بۆ چونکە کاتێک بەری دەکەوێت ئازارێکی زۆر دەدات دەیکەواتە ئەمە ئەگەر بەکو بچووکترین یان نیعمەتێکی سادە تەماشایکەین چەند گەورەیە دوێ نیعمەتەکان هەمووی خۆی پەروەردگارن و لەو نیعمەتە گەورانەش نیعمەتی زمانە زمان بەڕاستی لە نیعمەتە گەورەکان خۆی پەروەردگارە کە پێی بەخشیوی کە ڕوونی ئاشکرا زمان ئالەتێکە بۆ لە یەک تێگەیشتن ئەمە وەکو پێناسە لوغەویەکەی یان ئەوەی کەوا هەمومان لە مەکتەب و خوێندن فێری بووین زمان ئامرازێکە بۆ لە یەک تێگەیشتن بەڵام بەدەر لەوە ئامرازێکیشە یان بۆ بەدەستێنانی ڕەزامەندی خۆی پەروەردگار یان بۆ بەدەستێنانی غەزەب و تووڕەیی خۆی پەروەردگار ئەمە دوو سەرەکەیەتی سەرێکیان بۆ ڕەزامەندی خۆی پەروەردگارە سەرەکەی تریشان دەمانگەێنێت بە تووڕەیی خۆی پەروەردگار بۆیە جا ئەمە زمانە کە نیعمەتێکی خۆی گەورەیە بەڕاستی لە هەموو شتێکیدا لێ پرسیمەمان لەکە سەر دەکرێت لەگەڵ ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد هیچ وتەیەک نییە کە لە زمانمان دەرچێت ئللا چاودێرێکەیە فریشتەیەک خۆی پەروەردگار دایناوە کە تۆماری دەکاو دەینووسێت دەیکەواتە کە ئاوها ئەم زمانە هەرچیەکی پێ دەرببڕدرێت تۆمار بکرێت و لەسەرمان بنووسرێت کە بەڕاستی پێویستە لەسەر ئینسانی موسڵمان باوەڕدار ئاگاداری زمانی بێت و هەوڵ بدات لە چاکە بەکاری بهێنێت ئەگەر نا با بەکاری نیان وەکو دایکی نییە وخوای گەورە پێی فەرمووی یا ئەیها الذین آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا ئەی ئەوانی کە باوەڕتان هێناوە تەقوای خۆی گەورە بکەن لەخوا بترسن و قسەیەک بکەن کە سەدید بێت سەداد بێت یعنی هاوتەریب بێت یعنی شتێک بڵێن کە بیپێکێت سەدیدوا وقاربوا حەدیسەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم یعنی قسەیەک بکە شوێنی خۆی بگرێت ئەگەر ئەم قسەیە شوێنی خۆی نەگرت میک ئەگەر ئەم قسەیە سوودێکی نەگەیاند میک ئەگەر ئەو قسەیە بۆ کەسێک بە کەڵک نەبوو میکە ئەگەر ئەم قسەیە زیانی بە داهاتوو قیامەتی خۆت گەیاند میکە کەواتە قسەیەک بکە قەولا سەدیدا بە قەولێکی سەدید و قسەیەکی پێکراو بێت یان دەفەرمێ خۆی پەروەردگار وقل لعبادي يقولوا التي هي أحسن ئەی محەممەد عليه الصلاة والسلام بە بەندەکانم بڵێ قسەیەک بکەن وتەیەک دەربڕن کە ئەحسەن بێت حەسەن نا ئەحسەن باشترین بێت چاکترین بێت لە ئینسان هەوڵ بدات هەمیشە لێرەدا بێت یعنی قسەیەک بکات کە ئەحسەن بێت بۆ ئەوەی دەیڵێت بە لایەن ئیجابیەکە بێت ئەو لایەنە بێت کەوا سوودی لێ دەبینێت بۆ دوا ڕۆژی نەک بۆی کەوا زیانی پێ بگێرێت چکۆن کاتە کەسە محاسبە دەکرێت لەسەری بەدە پێچینەوەی لەسەر دەکرێت بۆیە قسەیەک بکات ئەحسەن بێت باشترین و چاکترین بێت ئەگەر نەبانەی کات یان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێری کردین کە ئێمە هەموو شتەکانمان کە تۆمار دەکرێت کەواتە بە شتێک بڵین کە باشە و پێی فەرمووین عليه الصلاة والسلام من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت فەرمی هەر کەسێک باوەڕی بەخوا و بە ڕۆژی دوایی هەیە باوەڕی بەخوا و بە ڕۆژی دوایی هەیە ڕوونە لای هەموو کە ئیمان بەخوا و بە ڕۆژی دوایی دوو لە پایەکانی ئیمانن لە ئەڕکانی ئیمانن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕگەی کۆتاییەکەی بەستەوە بەچی بەستیەوە بە ئیمان بەخوا و بە ڕۆژی دوایی بەستیەوە بە بابەتی عەقیدە و بیر و باوەڕەوە کەسێ باوەڕی بەخوا و بە ڕۆژی دوایی هەیە فليقل خيرا أو ليصمت با قسەی خێر بکات ئەگەر نا با بێدەنگ بێت بۆ
بۆ ئەو کەسە با قسەی خێرکایە بە بێدەنگ بێت چونکە ئەگەر قسەی خێری کرد مەئجوورە لەسەری و ئەجر و پاداشتی دەست دەکەوێت بەڵام ئەگەر هاتوو قسەی خراپی کرد یان قسەی شەڕی کرد قسەیەکی کرد کە زیانی پێدەگەێنێت خەیر نەبوو ئەو قسەیە وەلیەسموت ئەو لیەسم با بێدەنگ بێت بۆ چونکە لە بێدەنگ بووندا محاسبە نییە لە بێدەنگ بووندا محاسبە نییە بەڵام لە قسەکردنێکدا کە خەیر نەبێت شەڕ بێت ئەو ئینسان محاسبە دەکرێت لەسەری کاتێک ئینسانی مسلمان قسەیەک دەکات خێرە ئەجر و پاداشتی هەیە لەسەر پێچەوانەی خێر شەڕە ئەوە عقوبە هەیە بۆی بەڵام ئەو لیەسموت ئەم دوو خیارەی داوینێ یا قسەی خێر بکە یان بێدەنگ بە سێمی تێدا نییە کە قسەی شەڕ و بێدەنگ بە چونکە لەو بێدەنگێدا چیت دەست دەکەوێت ئەگەر ئەجر و پاداشتی شت دەست نەکەوێت ئەوە گوناه لەسەر تۆمار ناکرێت بگرێت جاری وایە لەسەر ئەم بێدەنگیە پاداشتی هەیە ئەم کەسە لەسەر ئەم بێدەنگیە پاداشتی هەیە چونکە ئەو کەسە وەکو پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم لە فەرمودێکدا گرتنەوەی شەڕەکەت لەسەر خەڵک ئەمە خۆی لە خۆیدا سەدەقەیە بۆت دەی کە تۆ بێدەنگ دەبی شەڕی خۆت لە خەڵک دوور دەخەیەوە کە بێدەنگ دەبی شەڕی تۆ لە خەڵک دوور دەکەوێتەوە چونکە قسەی خێرت نەکردووە و بێدەنگ بووی کە بێدەنگیش بووی کەس بەهۆی تۆوە ناڕەحەت نابێت کەواتە لێرە تۆ مادام ئازاری خەڵک نادەی ئەجر و پاداشتت هەیە لەسەری مادام ئازاری خەڵک نادەی ئەجر و پاداشتت هەیە لەسەری بۆیە ئەم فەرمودەیە بەڕاستی پێویستە هەر یەکێک لە ئێمە یعنی وەکو ئەڵقەیەک لە گوێماندا بێت یان وەکو بابەتێکی نووسرا و هەمیشە لەبەر چاومان بێت وابزانە عینەکەکت لە چاوە لەسەر شوشەی عینەکەکەت ئەم فەرمودەیە نووسیوە کە تۆ هەمیشە لەبەر چاوتە دەیبینی فەلیەقل خەیڕەن ئەو لیەسموت قسەی خێر بکە یان بێدەنگ بە کەواتە ئینسانی باوەڕدار ئەم فەرمودەیە تەطبیقکە لە ژیانی ڕۆژانەیدا ئەوە تەحەڕی دەکات هەوڵ دەدا بگەڕێ بە دوای قسەی خێردا بۆی ئەجر و پاداشتی دەست دەکەوێت و ڕێنمای خەڵکیش دەکات بۆ قسەی خێر دەکات بۆ خەڵک ئەگەر نابێت دەنگ دەبێت شەڕی خۆی لە خەڵک دوور دەخاتەوە و هەروەها لە صفەتی باوەڕداراندا قد أفلح المؤمنون لە سوورەتی مؤمنون یەک لە صفەتەکانی باوەڕداران لەو صفەتانی کە باس کراوە والذین هم عن اللغو معرضون ئەوانەی کەوا لە قسەی لەغو لە قسەیەکەوە بێسوودە پشت هەڵدەکەن و ئیعراضی ئەو قسان دەکەن و بەلایدا ناڕۆن بۆ ئەوەی کەوا گونەهبار نەبن پشتی تێدەکەن بتوانن قسەیەکی خێر بکەن ئەگەر نا لە بابەتی ئەو بابەتانی کەوا دەبێتە مایەی شەڕ بۆ خاوەنەکەی و بەرەو هەڵدێری دەبات ئەو کاتەوە کەسە خۆی لێ بە دوور دەگرێت و خۆی لێ دەپارێزێت ئینسانی باوەڕدار لە صفاتە جوانەکانی ئەوەیە کەوا لە شتێک کە لەغوە ئەوە خۆی بە دوور دەگرێت یان لە شتێک کە تۆ با بڵین جاری وا هەیە هەندێک قسە هەیە لا لەکە وەلا عەلەیک ناجت بۆ دەنووسێت نەگوناهیش لەسەر دەنووسێت ئەوان خۆیان لەوەش بە دوور دەگرن زۆر جار نەکرد لە شتێک کەوا زیانی هەبێت خۆیان لەوەش بە دوور دەگرن کەوا نە سوودی پێدەگەێنێت نە زیانی پێدەگەێنێت وەروەها مادام ئەوە وابێت لە ئێرەوە دەگەین بە بڕگەی دووەممان کە بەکارهێنانی زمان لە خراپەدا یان مەترسی زمانە مەتا ئێستا ئەوانە هاندان بوون بۆی کەوا زمانمان لە چاکە بەکار بهێنین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمانی پێکردین کە ئێمە زمانمان بپارێزین زمانێکی زۆر گەورەمان بۆ دەکات پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی علیه الصلاة والسلام من يضمن لي ما بين لحييه وما بين رجليه أضمن له الجنة هەر کەسێک زەمانەتی ئەوم بۆ بکات کە لە نێوانی شەویلاگەیدایە لە نێوانی ڕوومەتەکانیدایە کە بریتیە لە زمان وەروەها زەمانی داوێنیشین بۆ بکات ئەو من زەمانەتی بەهەشتی بۆ دەکەم ینی گرێنتی بەهەشتی بۆ دەکەم دەی پاراستنی زمان
ئینسان بیپارێزێت ئەوە دەیگەێنێت بەو مەرتەبەیەی کەوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زمانی بەهەشتی بۆ کردووە زمانی بەهەشتی بۆ کردووە بۆچیە بۆ ئەو کەسی کەوا زمانی پاراست کەسێکە توانی لە خێردا بەکاری بێنێت بەکاری دێنێت ئەگەر نا بێدەنگ دەبێت و دەیپارێزێت زەمانەتی دەکات بۆ ئەوەی بگاتەوە بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام زمانی بەهەشتی بۆ کردو و ئینسانی موسڵمان هەوڵ بدا ئەم زمانی بپارێزێت بڕگەی دووەممان بەڕێزان ئێمە باز لە مەترسیەکانی زمان دەکەین مەترسیەکانی زمان دەکرێ بڵین ئەو شمشێرە دووسەرە سەرێکیان سوودبەخش بوو کە تۆ دەتوانیت لە چاکەدا بەکاری بێنی باوەکو تیخێکی تیژیش بێت بەڵام سەری دووەمیان ژەهراویە ئینسان بەرەو هەلاکەت و ناڕەحەتیەکی زۆر دەبات جا تۆ لە چاکەدا زمانت بەکارهێنا ئەوە دەگەی بە ڕەزامەندی خوای پەروەردگار و دەگەی بۆی کەەوە ئەو زمانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆی کردووی بەڵام بەپێچەوانەوە ئینسان زمانی لە خراپەدا بەکاربێنێ پەنابەخوا بەرەو دۆزەخە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جارێکیان بە معاذی فەرموو ڕەزای خوای پەروەردگاری لێبێت ئەلا ئوخبیڕک بمەلاک ذلك كله يعني هەندێشتی پێوت جا فەرمی ئایا شتێکت پێ بڵێم کە هەموو ئەمانە بگرێتە خۆی هەموو ئەمانە بگرێتە خۆی قلت بلى يا رسول الله فەرمی جوتم بەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ فأخذ بلسانه پێغەمبەر صلی الله عليه وسلم زمانی خۆی گرت زمانی لەناو گرتی فەرمی كف عليك هذا أي معاذ ئاگات لەو زمانە بێت ئاگات لەوە بێت ئاگات لەوە بێت ئەم زمانە کەسێک دەتوانێت خۆی پەروەردگاری پێ تووڕێت وە کەسێک دەتوانێت ئەمانی تریشی پێ بکات کە هەمویان دەبنە مای تووڕەبوونی خۆی گەورە ئەتوانێت هەست شعوری کەسێکی پێ بریندار بکات ئەتوانێت بیبێت بە مای ئەوەی کەوە خوێن بڕشێت بە قسەیەک کە دەیکات هەموو ئەوانە خاوەنەکەی وا لێ دەکات کە بەرەو تووڕەبوونی خۆی پەروەردگار عليك هذا أي معاذ ئەمە بپارێزە بیگرە جڵەوی کە جڵۆ فەرمووی معاذ ڕزای خوای گەوری لێبێ یا نەبی الله وإنا لمؤاخذون بما نتكلم يعني ئێمە لێپێچینەمان لە دەکرێت لێپرسینەوەمان لەگەڵدا دەکرێت محاسبە دەکرێن لەسەر ئەو قسانش کە دەیانکەین لەسەر ئەو قسانی کە دەیانکەین طبعا ئەو قسەی کەەوە خراپە نەگوێیت با باشە فەرمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم ثەکیلەتکە ئومک یا معاذ دایکت ڕۆڵە ڕۆت بۆ بکات ئەی معاذ ئەمە دوعایەکە کە مەبەست پێی شەڕەکە نییە فەرمووی وهل يكب الناس في النار على وجوههم أو قال على مناخرهم إلا حصائد ألسنتهم فەرمی بۆ مەگەر خەڵکی لەسەر ڕوو ڕاناکێشرێن بەرەو ئاگری دۆزەخ هەنی چۆن کەسێک بگری ڕاکێشی لەسەر ڕوو ئەو کەسە لەسەر سک ڕایکێشی فەرمی مەگەر کەسانێک لەسەر ڕوویان ڕاناکێشرێن بەرەو ئاگری دۆزەخ و فڕێدرێن ناو ئاگری دۆزەخەوە ئیلا بەهۆی ئەوە نەبێت کە بە زمانیان ئیلا حەصائد ئەلسنتهم بەرهەمی زمانیان نەبێت يعني ئەم زمانەکەی لە شەڕ و خراپەدا بەکارهێناوە نەک ئەوەی کەوە زمانی لە چاکە و خێردا بەکارهێنابێت هەستاوە لە خراپەدا زمانی بەکارهێناوە ئەوەیە کە دەوترێت حەدەین ئەوەیە کە دەوترێت ئامرازێکی دووسەرە لە هەر دووسەرەکەەوە تۆ دەتوانی بەلایەنە چاکەکە یا بەلایەنە خراپەکە بەکاری بهێن جا گەورەترین شتێک کە بە زمان دەکرێت و خراپە بریتیرەوەی کە ئینسان بەرەو شەریک و هاوڵ بۆ خوادانان بڕوات بۆی زمانیەوە بۆی زمانی چونکە هەندێک جار ئینسان بە کردارەکانی دەبێت بە مشتێک هەندێک کردار ئەنجام دەدات و بەرەو شەریک دەڕوات و فعل و عەمەل و هەندێک جاریش بە زمان
بەرەو شرک و گومڕای دەڕوات. هەروەکو چۆن بە زمان دەتوانی گەورەترین ذکر بکەیت کە تەوحیدی خۆی پەروەردگار و لا ئیلاهە ئیلا اللهە. بۆ زمان تۆ دەتوانی لا ئیلاهە ئیلا الله لا ئیلاهە ئیلا الله. ئەو کەسە دەتوانێت بە زمانی شەریک بۆ خوا دەبێت، دەتوانێت شەریک بۆ خوا دەبێت بە زمانی. دیکەواتە ئەو کەسە لە هەردوو جانیبەکەوە دەتوانێت زمانە بەکاربێت، دەتوانێت بۆ ڕەزامەندی خوا وتمان لا ئیلاهە ئیلا الله ذکری پێ بکات و دەتوانێت بەرەو شەریک بیبا بەنا بەخوای گەورە. ئاسێکی خۆی گەورە دەفەرمێتی ومن أضل ممن يدعو من دون الله من لا يستجيب له إلى يوم القيامة وهم هاوانا عن دعائهم غافلون. دەفەرمێ خۆی پەروەردگار چێ لەو کەسە گومڕاترە، یعنی کەس لەو گومڕاتر نیە تەواو. ئیستیفامە یعنی ئەو پەڕێتی کەس لەو گومڕاتر نییە لە چێ ممن يدعو من دون الله، لەو کەسەی کەوا هاوار دەکاتە غەیری خوا، داوا لە غەیری خوا دەکات. دێ ئەم هاوارکردنە بەچی دەکرێت؟ بە زمان دەکرێت، بە زمان دەکرێت. بە زمان ئەو کەسە دەتوانێت بڵێت یا الله، بە زمان ئەو کەسە دەتوانێت بڵێت یا حەی یا قەیوم بیکە ئەستەغیث یان بڕەحمەتیکە ئەستەغیث. بە زمان دەتوانێت ئەو کەسە بڵێت لا ئیلاهە ئیلا الله. بە زمان ئەو کەسە دەتوانێت ئیستیعانە بە خۆی پەروەردگار بکات، ئیستیغاثەی پێ بکات. بە زمان دەتوانێت بڵێت تەوەکەلت عەلی الله. لە هەمان کاتدا بەم زمانەش دەتوانێت هاوار بکاتە غەیری خوا، یا فولان یا فولان یا فولان، هەر کەسێکە دەتوانێت پێچەوانەی ئەمە بکات کە تەوحید و بەتەنهادانانی خوای گەورەیە و دەشتوانێت بەرەو شرک و هەڵدێر بیبات بە خوای گەورە. جا دەفەرمێ ئەو کەسانش کەوا ئەو کەسە هاواری لێ دەکات ناتوانێت وەڵام بداتەوە ئیلا یەومی القیامە، هەتا ڕۆژی قیامەت ئەو کەسە ناتوانێت وەڵام بداتەوە. نەکەر ئەوە وهم عن دعائهم غافلون، ئەو کەسانە لەو دوعا و پاڕانەوەش کە ئەوانە دەیکەن چین؟ غافڵن، بێ ئاگان، بێ ئاگان کەوا ئەو کەسە لیان دەپارێتەوە. ئێستا من لێرە ئێوە لە منەوە دیار نین و ئەم هەموو خەڵکەی سەرگۆی زەویش لە هیچ کامێک لە ئێمەوە دیار نییە. دەی هەر یەکێک لە ئێمە داوا لە خوا بکەین، خۆی گەورە غافڵ نییە لێی و ئاگادارە پێی. بەڵام ئەوەی کە لە غەیری خوا هاواری لێ دەکرێت، بانگ دەکرێت، داوای لێ دەکرێت، هەموو ئەوانە بێ ئاگان، بێ ئاگان. چ جایەوەی کە مردبێت، چ جایەوەی کە مردبێت. لەم ڕۆژانە شتێکم خوێندەوە بە سەرهاتێک بوو، ئەدە تا چەند ڕاستە یان نا، بەڵام عیبرەتی تدایە، بابەتەکە عیبرەتی تدایە. ئەڵێن پیاوێک دەرگای مەرقەدێک، ئەو شوێنێکەوە قەبری لێیە و پێی دەڵێن ئەمە پیاو چاکە، بە خەڵکی داوای لێ دەکەن هانای بۆ دەبن و لی دەپاڕێنەوە و خواستی یان داخوازی لێ دەکەن. ئەڕوا دەرگای مەرقەدەکە دەدزێت، دەیبات. کاتێک خەڵک دەیبینن بە دوایدا ڕادەکەن، کابرا دەگرن، ئەڵێن بۆ ئەم دەرگای مەرقەدە دزیوە. کابرای دزیش دەڵێ ئەوە فڵان کەس بۆ خۆی ویداوم، بۆ خۆی پێویستم وەرە دەرگایە بە ئەو پێیدا من نەم دزیوە، بە دزی نەم بردووە، بەڵکو خۆی وتوێتی وەرە بیبە. ئەوان زیاتر دەکەونە سەریاڵن ئەوە خۆ وەگەر قسە ناکات و ئاگای نییە، چۆن بە تۆی تۆ بەرە بیبە؟ ئەویش دەڵێ ئەگەر ئاگای لێ نییە و ئەو بە منی نەداوە، ئەی چۆن دەتوانێت ئێوە بڕۆن داوای شیفای لێ دەکەن، شیفاتان دەدات، داوای منداڵی لێ دەکەن، منداڵتان دەدات، داوای چاکبوونەوە لە نەخۆشی دەکەن، داوای چی و چی لێ دەکەن، ئێمەدام چۆن ئاگای لە ئێوە؟ ئەمە بەڕاستی عیبرەتی تێدایە، عیبرەتی تێدایە بۆ هەر کەسێک کە بیەوێت. هەر لەو بابەتە دەڵێن شوانێک
لای مەڕی خاوەن مەڕەکە دەبێت، خاوەن نییە بەڵکو شوانە. هەندێک کەس دەڕۆن بە ناوی شێخەوە، بە ناوی پیاوێکەوە داوای مەڕی لێ دەکەن، ئەڵێن وەرە مەڕێکمان پێ بدە شێخ ئێمە بۆی کە مەڕێکمان پێ بدەین. ئێوە دەڵێ کاکە من خاوەنی نیم، من شوانم، خاوەنەکەی لێرە نییە. ئەوانیش دەڵێن ئەگەر ئێمە بڕۆین بۆ لای خاوەنەکەی لە مەڕێکیش زیاترمان پێ دەدات، مەڕێکمان پێ بدە. ئێوە دەڵێ خاوەنەکەی ئاگادارنیەوە من نایدەم، مەڕ نادەم بێەوە، ئەمانەتە لە سەرشانی. پێی دەڵێن ئەگەر مەڕێکمان نەدەی ئێستا دوعا دەکەین هەموو مەڕەکانە دۆکە ئەو بەردانی لێوە ببن بەبەرد، دیارە لە دەشت و دەر و شاخۆمانەیە، ئەگەر مەڕمان نەدەیتێ دوعا دەکەین هەموو مەڕەکان ببن بەبەرد. هیچ دەڵێ جا بۆ دوعا ناکەن ئەو بەردانە ببن بە مەڕ، پێچەوانەکەی تۆ بۆ دوعا دەکەی مەڕ ببێ بەبەرد، بۆ دوعا ناکەی گەرەوەندە لێ هاتووی، بۆ دوعا ناکەی بەردەکان بن بە مەڕ. ئێوەش قازانج دەکەن و لە هیچ دنیایەک مەڕتان دەست دەکەوێت. جاوە بابەتانە گەر هەرچیەک بن، ینی عیبرەت تێدایە بۆ جوڵاندنی عەقڵی خەڵک، بۆ جوڵاندنی عەقڵی خەڵک. هەروەکو چۆن پێشەوامان ئیبراهیم عەلەیهی سەلام کاتێک کە بتەکانی شکاند فەرمووی ئەوە گەورەکەیان شکاندویان، ئەوانتیان دێخۆ قسە ناکات، خۆی وەڵامێک بوو بۆ خۆیان، دیکە قسە ناکات چۆن دەتوانێت بەفریای ئێوە بکات، چۆن دەتوانێت داخوازەکانی ئێوە جێبەجێ بکات. بەهەرحاڵ ئەوەی کە لی دەپاڕێنەوە وهم عن دعائهم غافلون، ئەوانە بێئاگان لەو دوعانەی کە دەیکەن. جا کەسێکیش بۆ شوازە بێت بەدەوام بێت لە دوعا و پاڕانەوە لە غەیری خوا، ئەوە بەڕاستی جەهەنەم جێگایەتی. فەرمودی پێغەمبەر صلی الله عليه وسلم من مات وهو يدعو من دون الله ندا دخل النار. هەر کەسێک بمرێت و هاواری کرد بێتە غەیری خوا و تەوبەی لەسەر نەکرد بێت، ئەوە گرنگە، تەوبەی لەسەر نەکرد بێت، ئەوە دەچێتە دۆزەخەوە، دەچێتە دۆزەخ. بەڵام ئەگەر کەسێک هاتوو موشریک بوو، هاواری دەکردە غەیری خوا، پێی وا بوو بەردێک سوودی پێدەگەێنێت، دارێک سوودی پێدەگەێنێت، یا زۆر لەو شتانەی کەەوە لەناو خەڵکدا مورویەکی شین سوودی پێدەگەێنێت، بەڵام ئەوە تەوبەی لێ کرد، دوایە کە بۆ ڕوونکرایەوە و فێرکرا پشیمان دەبێتەوە، تەوبە دەکات، مادام پێش مردن تەوبەی کردووە تەواو ئەمە خسەر لەسەر تەوبە ناکرد. کەسێک من ماتە وهو يدعو من دون الله، کەسێک مردە بێت و هاواری کرد بێتە غەیری خوا، ینی تەوبەی لەسەر نەکرد بێت، بەڵام کە تەوبەی لەسەر کرد بێت ئەمە شتێکی ترە. یان هەر بە زمان ئەم بابەتانە پەیوەندیان بە عەقیدەوە هەیە، بۆیە دەبێت زیاتر لەسەری بۆستم. هەر بە زمان جاری وای ئینسان بەرەو شیرێک دەڕوا پەنا بەخوای گەورە، بیر لە ماناکەی ناکاتەوە، بۆ هەندێک کەس هەیە تەماشا دەکەی زمانی ڕاهاتوە بەڵام خۆیشی قەنەعاتی نییە، بەڵام دەبێت فێر بێت، دەبێت فێر بێت، دەبێت وازی لێ بێنێت. ڕاستە لەوانەیە کەسێک بێت چەند ساڵ لەسەرەوە پەروەردە بووە، ئەڵە بەسەری تۆ، بە چاوی تۆ، بە گیانی تۆ، نازانم بە سەری باوکم، بە قەبری فڵان کەس، ئەبێ فێر بێت، واز لەمە بێنێت. واگەر فێر بوو بەڵام بەسەر زاریدا دێت باوڵی لا إله إلا الله، وازی لێ بێنێت. جا لێرە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی لا تقولوا ما شاء الله وشاء فلان، مەڵێن ئەگەر خوای گەورە ویستی لێ بێ و فڵان کەسیش ویستی لێ بێت. یان یەکێ بە پێغەمبەر صلی الله عليه وسلم وتی ما شاء الله وشئت، ئەگەر خوا بیێ و تۆش بتەوێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی بڵێن قولوا ما شاء الله ثم فلان، ئەگەر خوای گەورە ویستی لەسەر بێت پاشان فڵان کەس، پاشان فڵان کەس. یعنی بۆ نمونە کوڕێک دەیەوێت، کەسێک دەیەوێت بەیانی سەفەر بکات، ئەڵێن چی دەکەی؟ لە وڵای بەیانی سەفەرێکم هەیە، ئەگەر خوا و باوکم بیانەوێت دەچم، ئەوە دروست نییە. بەڵام بڵێ ئەگەر خوای گەورە ویستی لەسەر بێ و پاشان باوکم ویستی لەسەر بێ و ڕێگە بدە، پاشان وشەی پاشان بەکار بهێنێت، وشەی پاشان بەکار بهێنێت. چونکە لێرە ثم فەسڵ دەخاتە نێوانیانەوە، ئەسڵەکە دەیجێڕیتەوە بۆ لای خوای پەروەردگار، دەیجێڕیتەوە بۆ لای خوای پەروەردگار، چونکە هەیەلێک دانەوەی غەڵەتی بۆ دەکات، دەڵێ واویش دابنی واوی عەطف ئاساییە بڵێ ما شاء الله وشاء فلان، نەخێر. پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم ما شاء الله ثم فلان،
چونکە ئەم توانایە تەنها لە توانای خۆی پەروەردگاردایە. بابەتێکی بەڕێزان بابەتێکی زۆر حساسە بەڕاستی پێویستە هەمومان وریابین لێی، ئەویش بابەتی هەندێک ڕوودا و کە ڕوو دەدات خەڵک فێر بووە دەوڵی ئەگەر وام نەکرد با وا دەبوو، ئەگەر وا نەڕیشت بام وا نەدەبوو، ئەگەر ئاوام کرد با یا ئەگەر بۆ نمونە لە ئامادەی تۆزێ هەوڵمدا بە ئەگەر ئاوام کرد با ئەوە دەبێت، یان ئەگەر فلان کەس نەچووبا بۆ سەفەر ئاوای نەدەهات، یان ئەگەر فلان کەس دەستکاری کارەبای نەکرد بە نەدەمەردی، ئەگەر فلان کەس نەچووبا ناو ئەوە بە نەدەخنکە نە ئەو ئەگەرە لەو زۆر مشکلەیە. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی لا تفتحوا أبواب اللو، ئێوە دەرگای لەو مەکەنەوە، مەڵێ لو أني فعلت لكان كذا وكذا، ئەگەر ئاوام کرد بە ئاوا و ئاوا دەبوو، ئەگەر ئاوام کرد بە ئاوا دەبوو، ئەگەر ئاوا ڕۆیژ بام ئاوا دەبوو، ئەگەر نەچووبام بۆ سەفەر ئاوام لێ نەدەهات، ئەگەر نەڕۆیژ بام بۆ فلان شوێن تووشی ئەو موسیبەتە نەدەبوو. نە فەرمووی پێغەمبەر صلی الله علیه و سلم فإن لو تفتح عمل الشيطان، دەرگای شەیطانت لێ دەکاتەوە، بۆیە ئینسان ئەم وشەیە بەکار نەهێنێت. یان جاری وهەیە لە ناو کۆمەڵگادا خەڵک جنێو بە ڕۆژگار دەدات، بە دەهر دەدات، بە زەمن. بیستوتانە جاری وایە خەڵک دانیشتووە دەڵێت ڕووی زەمانە ڕەش بێت، ڕووی زەمانە ڕەش بێت، یان دەڵێت بەخوا زەمانە بێوەفایە، بەخوا زەمن بێوەفا بوو، بەخوا زەمن ئاوا بوو. ئەو قسانە دروست نییە. خی پەروەردگار لە فەرمودەی قودسیدا دەفەرمێت یؤذینی ابن ئادەم، فەرمێنەوەی ئادەم من ئازار دەدات، یەسب الدەهر، جنێو بە دەهر دەدات، بە ڕۆژگار دەدات، جنێو بە ڕۆژگار دەدات. ڕۆژگار ئەو ڕۆژگار ڕەشەی تی کەوتووی، یان ئەو ڕۆژگارە شومەی تی کەوتووی، یان ئاوا بۆ شێوازە و قسانە دەکات. فەرمووی وأنا الدهر أقلب الليل والنهار، فەرمووی من ڕۆژگارم و أقلب الليل والنهار، شەو ڕۆژ بە دوایەکدا دەهێنم، شەو دێت ڕۆژ بە دوایدا دێت، ڕۆژ دێت شەو بە دوای دێت، ئاوا بۆ شێوازە. کەواتە ئەمەش دروست نییە ئینسان بیکات، چونکە لە هەڵە گەورەکانەوە لە هەڵە باوەکانیشە بەڕاستی خەڵکانێکی زۆر تووشی بووە. وەروەها یەکێکتر لەو هەڵە گەورانە کە خەڵکی تێی دەکەوێت درۆکردنە بە ناوی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم. ئەنجا ئەم کەسە هەر لە خۆیەوە شتێک بڵێت، بڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاوای کردووە، ئاوای فەرمووە، یان ئەو کەسە فەرمودەیە و ئەو شتانەی کە بە ضعیف فەرمودەی ضعیف ناسراون بەکار بهێنێت بە خەڵکی و پێیان بڵێت لە کاتە دەشزانێت ضعیفە. غێنا کەسێک نازانێت نەیزانیوە و فەرمودەی ضعیفە، نابێت فەرمودەی ضعیفیش بە ناوی پێغەمبەر صلی الله عليه وسلم بڵاو بکرێتەوە. فەرمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم من كذب علي متعمدا فليتبوأ مقعده من النار، هەر کەسێک بە عەمدی بە عەن قەزد درۆ بە ناوی منەوە بکات و بە شوێنی خۆی لە ئاگری دۆزەخ دابنێت. ئەنجا خۆی قسەیەک دەکات بە ناوی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم، یان ئەو فەرمودەی کەوە ضعیفە و دەشزانێ ضعیفە، بەڵام بە ناوی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم دەیگەێنێت، ئەمە شەر دروست نییە. وەروەها بەم زمانە ئەو کەسە توانێت غیبەت بکات، کەمەش خۆتان دەزانن غیبەت لە تاوانە گەورەکانە. ولا يغتب بعضكم بعضا، فەرمی پێغەمبەر صلی الله عليه وسلم با هیچ کامێکتان غیبەتی ئەوانی تر نەکات. أيحب أحدكم أن يأكل لحم أخيه ميتا، یەکێک لە ئێوە حەز دەکات گۆشتی براکەی بخوات بە مردوویی، کاتێ براکەی مردووە بڕوە خەریکی خواردنی گۆشتی براکەی بێت. أيحب أحدكم أن يأكل لحم أخيه ميتا، مەگەر یەکێک لە ئێوە حەز دەکات گۆشتی براکەی بخوات بە مردوویی، بە زیندووی ناخورێت، تۆ بە مردووی بچی بیخۆیت، ئەمە خۆتان زان لە تاوانی گەورەیە. وەروەها فەرمووی پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی غیبەتی دەکرد کە سەحابە فەرمیان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەگەر ئەو سیفەتی تێدا بێت ئەو کەسە. جاری وایە لە مەجلیسێک خەڵک دادەنیشێت قسە دەکەن لەسەر خەڵک، جا دەست پێ دەکەن و دوای دەڵێن ئەوە بە غیبەتی نەبێت بە سیفەتێتی، یان دەڵێ کاکە غیبەت نییە، ئەو سیفەتانی تێدایە، وتیانەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەگەر ئەو سیفەتی تێدا بوو، فەرمی ئەگەر سیفەتەکەی تێدا بوو فەقەت غیبتە، تێیدا بێ غیبەتت کردووە، کابرا ئەو سیفەتەی تێدایە تۆ باسی بکەی ئەوە غیبەتە لە تاوانە گەورەکانە.
بەڵام وەی لەم یەکم فيه ئەگەر تێیدا نەبێ فقط بەهەتە فەرمیێگەرە و سیفەتی تێدا نەبێ بوتانت بۆی کردووە دیکەوتە هەردووکیان لە تاوانی گەورن هەردووکیان تاوانی گەورن ئەم غایبەتەکان بوتانەکە هەردووکیان لە تاوانی گەورەکانن و ئەو کەسە عقوبەت دەدرێت لەسەری وهروەها یەک لەو سیفەتانی تر کە بە زمان دەکرێت دیتێ لە نەمیمەکردن قسەهێنان و بردن قسەی فلان بۆ فلان فلانیش بۆ فلان پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی لا يدخل الجنة نمام ئەو کەسەی کەوا نەمیمە بکات ناچێتە بەهەشتەوە قسەی فلان دەبا بۆ فلان قسەی فلانیش دەبا بۆ فلان دێتە لای تۆ دەڵێ کاکە فلان کەس وەڵڵا ئەوە ئەوەی بیت دڵنیابە من نەمە لەک نەمە عەلەیک کەسێ نەمیمە بۆ تۆ بکات نەمیمە لەسەر تۆش دەکات دێ بۆ لات دەڵێ فلان کەس کاکە وەڵڵا ئەوەی بە تۆ کردو ئەو باسی کردو ڕاستەوخۆ دڵنیابە کە ڕۆیش بە لای ئەویش باسی تۆ دەکات بۆیە ئینسانی باش و عاقڵ و ژیر ئەوەیە کاتێک یەکێک هات بۆ لات وتی وڵای فلان کەس ئاگاتوە فلان کەس بەڵە بەڵێ باس توی کردووە ئەوە یەک دوو سێ چوار هەموو شتانە باس توی کرد یان لە ڕوویدا بڵێ شەیتان کەسی دەست نەکەوت بیکا بە بەرید بۆ خۆی جگە لە تۆ یان مۆبایلەکە دەرێنەوە بڵێ کاکە با تەلەفۆنکەم بەرە فلان کەس تۆ باسی منت کردووە و ئەو کەسە تەنبیە بێت جارێکە فێری نەمیمەکردن نەبێت ئەم سیفەتە گەر هەوڵدەین فێری بین کەسێک هات وتی کاکە وەڵای فلان کەس ئەوە ئەوەی لە تۆ گرتووە ئەگەر تۆ مۆبایلەکەت دەرێنا تەلەفۆنت بۆ کرد دوو سوودی هەیە یەک ئەگەر ئەو کەسە نەمیمەی کرد بێت نەمی کردووە قسەی هێناوە بۆ تۆ ئەوە تەنبیە دەبێت جارێککە دەڵ وەڵای بۆی چاوشۆڕی خەڵک نەبم ئەوە لی دەگەڕم واز دێنم دوو ئەگەر ئەوەشیان نەبێت ئەو کەسێکیان کە باسی تۆی کردووە فێر دەبێت دیسان ئەویش خۆی دەپارێزێت لەوەی کە جارێکتر باسی خەڵک نەکات دەڵێ کاکە باسی خەڵکم وەڵای قسەکەم دەڕات تووشی جارە کۆتاییدا بەڕێزان بابەتی زمان خەڵکەیە کە مەترسیەکانی زمان دەبیستێت دەڵێ وەڵایان زانە گەر بیبڕین زمانمان ببڕین نەجاتمان بێ لە دەستی نەخێر بەوە نەجاتت نابێت لە دەستی بەڵکو بەوە نەجاتت دەبێت لە دەستی حەبسی کە حەبس پێشنیارەکانی ئێمە دەیان فەرموو قورسترین شتێک لەسەر ئینسان بریتێ لە حەبسکردنی زمانی حەبس کات فليقل خيرا أو ليصمت قسەی خێری پێ بکەت نا حەبسی کرد بەبڕین چارەسەر ناکرێت بەڵکو بۆ چارەسەر دەکرێت زیکری خوای پێ بکەین عیبادەتی پێ بکەی قورئانی پێ بخوێنی تاعەتی خوای پێ بکەی خۆتی پێ شارەزاکەی لە دین لە چاکەدا بەکاری بێنی و بەش دەتوانین سزنیکەی خۆت لە غیبەت پارێزە لە نەمیمە بپارێزە لە هەموو ئەو بابەتانەیەکەوە مەترسین بۆ سەر زمانت بۆ داهاتوت خۆتی دەپارێزی بۆیە بەڕێزانم زمان لە ئەو ئامرازانەیەکەوە لە ناونیشانەکەەوە بەمان دەرکەوت دووسەرە بە هەوڵ بدەین بەلایەنە چاکە و ئیجابیەکە بەکاری بێنین و لەو خراپە و شەڕەکانیشی خۆمان بە دوور بگرین و خۆمان بپارێزین بەداشتی ئامادەبوونتان داتەوە من بابەتەکانم تەواو بوو و زیاتر کاتتان ناگرم ئەگەر پرسیارێک شتێکە بێت خزمەتتان دەکەم بارەکەڵڵاو فیکم